خۆ من واجب نییە لەسەر عملیاتت بکەم ئەمە بە 33 وەرەقەم کرد عملیات ئەلێو خستەخانە لەو هەولێرەیە لە بۆ برایەکی خۆم کردی بە یەک دەفتەر تقریبا 10 سال لەوە پێش بە یەک دەفتەری کردی کاکە ئەم تانیتم شتێک یعنی سعری نیوانی بینمە خوارێکە حنی پێویست ناکە بێ قسەم پێ برێ لە بۆ من قەڵەو نەبووی لە خۆت قەڵەوی لە خۆت مشکلەتی لە خۆت نەخۆشی ئەمە دەمانەوێت یارمەتیتان بدەین کەوا ماکەکانی چین گوتم ژانت دەبی باڵۆن لە ئێستاوە قسەی دەکەم ئەگەر ئەو باڵۆن دانەنێم چ دەبیتن قەڵەو دەبی ئازاری ئەو نقطەی تێ بگەن ئازاری قەڵەوی زۆر گرانترە لە ئازاری باڵۆنی ئەم گوتم باڵۆن دانان ئازاری هەیە بەڵام ئازاری قەڵەوی گەورەترە لە ئازاری باڵۆنەکەی لێیەکە دەبی تەحملی و ئازاری بکەی واضحە ڕازی بووم لەسەرەوەی کە پێویستە بە تەواوی ڕێنمایەکانی دکتۆر جێبەجێ بکەم ئەم پێ دەرێم ئەوەی بخۆ ئەوەی مەخۆ دەی بەجێم بکەی دەبی بەجێم بکەی ئەگەر بەجێم ناکەی لۆ دیەکنە من کە بەجێم ناکەی مێکنم دکتۆر بەرپرس نییە کە وەزنم دانەبەسێت ئەمن بەرپرس نیمە بریادیلۆ باڵۆن لۆ دانەوە میز دانەبەزیمە توقع دەکەی لەسەر من بەرپرس نیمە کاکەم دەبێ یارمەتیت یان دوای 3 مانگی تر وەزنە زیاد ببیتەوە ئەمن بەرپرس نیمە لەوەی پاش سارێک وەڵڵایەت فێر لێکردن 15 وەرەقە لێستاندم و ئێستاژە چ خۆم لاتەوە ئەومەت خواردبایە خۆت قەڵەو نەکردبایە علاقەی بە من نییە ئەمە شەرحم کردی ئەمە ڕوونم کردیتەوە تێم گەیاندی میهرەبانی دڵسۆزی و لێزانی